هەرچەندە کە ئینسانە لەبەر چاوی من و تۆ ممکن نییە ئەم لوتفە لە ئینسان و بەشەردا ئیسباتی خەت و خاڵە بە سەد شوشتن و گریان ناچێتەوە ئەم نوقتە لە نێو دیدەی تەردا شەوقی کە نەبێ باسیرە مەئیوسە لە دیتن هەر شەوقی ئەوە قووەتی دینی بە نەزەردا ئالوودە نەبێدا بە زەبوونگیری خوێنم بۆ کوشتنی من دامەنی پاکی لە کەمەردا نالی خەبەری بێ ئەسەری غائبە ئەمما نالی خەبەری بێ ئەسەری غائبە ئەمما ناڵێکی حەزین دێ لە مناجاتی سەحردا سابوونی کەفی پێیە کەفی زاری چاپلووس خاسیەتی ڕەقی هەیە نەرمی زبانی لووس ئەی دڵ خەراجی حاصڵی زولماتی بەحر و بەڕ میراتی ئێعتبارە لە فەرزەندی فەیلەقووس بنیانی کبر و سەرکەشیە تاقی کیسرەوی بنیانی کبر و سەرکەشیە تاقی کیسرەوی دانانی زوڵم و ڕوڕەشیە تەختی ئابنووس بنوارە بوونی ئەوڵت و چوونی ئاخرت هاتی چ ڕوت و قوت و هەڵاتی چ لووس و پووس گەر فەڕ و تاج و زینەت و شەوکەت وەفای دەبوو بێدەردی سەر دەمانەوە بۆ تاوس و خروس گەر ئاو و تاوبی جەننەتی دۆزەخت دەوێ گەر ئاو و تاوبی جەننەتی و دۆزەخت دەوێ بنوارە نێوچەوانی بەشوش و برۆی عەبووس بۆ مەشقی عیشقی زولفی نیگار و نیگارشی نالی لە خامەدا بووەتە شاهی توڕەنووس ئەی شۆخی بێنیاز و گرانناز و غەمزە سووک تیری موژەد نیشانەی دڵ کون دەکا بە نووک کوشتەی نیگاهی دیدەتە گەر مەست ئەگەر خەراب بەستەی کەمەندی زولفتە گەر شێخ ئەگەر سلووک نەقتی دڵێ کە ڕائیجی سەودای تۆ نەبێ
مەخشوش و کەم عەیارە و هەم قەڵب و هەم چروک. سۆفی وەرە ئەسەیری زوهوراتی باغ و ڕاخ، لایێ هەموو شکۆفە و لایێ هەموو گوڵوک. دەستی چناری ڕووت و سەری شاخ و لێوی گوڵ، ڕازانەوە بە خەلعەتی دیبا و بەرگ و تووک. دەستبەندیانە دێن و دەچن سەر و نارەوەن، ساحب کولاه و سایە و بەرگن وەکو ملوک. کانی دەزێن بە ئاو درەخت ئاوسن بەبا، شایی بەهارە بولبولە داماد و غونچە بووک. وەک چاوی وشکە سۆفی کانی لە دار و بەرد، دەردێن بەسەد تەڕەنم و گریان و نوکە نوک. ڕایێڵ و تار و پۆی کولووی بەفرە ئابشار، بای دەدات و ماسی پێدا دێ وەک مەکوک. شەبنم کە نەزم و نەسرە لە ئەوراقی غونچەدا، گۆیا بووە بەزار و زبان و ددان و پووک. نالی عەجەب بە قووەتی حکمەت ئەدا دەکا، معنای زۆر و گەورە بە لەفزی کەم و بچووک. دڵ دەڵێ سەیری چەمەن خۆشە، جەوابی نادەم. مودەتێکە لە قەفەسدایە، عەزابی نادەم. مەجلسێکی چەمەن و بولبول و بەزمی گوڵ و مول، بە 200 مەدرسە و دەرس و کتابی نادەم. گوتم ئەی ماه دڵی من بە دڵی خۆت بکڕە، گوتی من بەردی بە قیمەت بە کەبابی نادەم. گۆشەگیرم لە برۆت و متەوەحش لە موژەت، ڕۆحی شیرینە مەبەر شیر و قولابی نادەم. تەڵەبی سینەی چاکم مەکە بەو چاوانە، سینەکەم چاکە بە ئینسانی خەرابی نادەم. نالیا ئەم غەزەلەت تازە بە تازە وتووە، بە 200 مەسنەی و لوبی لوبابی نادەم. بەس خۆش کاکە وڵات جان. زۆر سوپاس کاک وڵات، دەست و پەنجەت هەر زیێڕین بمێنێ. هاوڕێیان زۆر سپاس بۆ جۆگرتنتان. لە ڕاستیدا من ئەو بەشەی یەکەمە وەکو ڕەخنەکاری ئەدەبی لەوانەیە زۆر ئەرکی من نەبوو بێ، بەڵام ئەو بەشەم هەر لە لای خۆم بۆ دڵی خۆم بە یادی 220مین ساڵوەگەڕی لەدایکبوونی نالی پێم خۆش بوو کە بەڕێوە بچێ. ئەو ساڵ
220 ساڵ تێدەپەڕێ بەسەر لەدایکبوونی شاعرێک کە بە بڕوای من یەکێک لەو گەوهرە نایابانەی نەکرد کۆمەڵی کوردی بەڵکو کۆمەڵی ئینسانی بە گشتیە و داخی گرانم کە ژێرەدەستی سیاسی ئێمە بە درێژایی ئەم 3-4 سەدەی دوایی بە تایبەتی جۆرێک لە ژێرەدەستی کولتوریشی لێکەوتوتەوە و لە ڕاستیدا ئەو بۆ نمونە ناوبانگەی کە شاعرانی نەتەوە سەردەستەکانی ئێمە هەیەە بۆ نمونە کەسێکی وەکو حافزی شیرازی یا کەسێکی وەکو مەولەوی بەلخی کەسێکی وەکو نالی نیەتی بەشێکی دەگەڕێتەوە کەم تەرخەمی خۆمان کە بە بڕوای من بەشە گەورەکەیە بەشێکشی دەگەڕێتەوە سەر ئەو ژێرەدەستەیی کە بە هەر شێوەیەک لە شێوەکان توانست و ئیمکاناتی ئەوەی نێشتۆتەوە کە ئێمە نەک هەر نالی بناسیێنین بەڵکو بۆ خۆشمان بیناسین و بەڕاستی من نامەوێ بە شێوازێکە لە ڕابردوو بووەوە ئێمە بەردەوام شاعرانی خۆمان بە ئەستێرەی پڕشنگداری ئاسمان ینی بان کردووە و باس کردووە بەڵام کاری جددیمان لەسەر نەکردوون و نەمان خستۆتە نێو پلانێکی استراتیژیکی کولتوری ئەدەبی کە بیان خوێنینەوە بیان ناسین و بنەوەکانی خۆمانی بناسیێنین بە هەر شێوەیەک من بەش بە حاڵی خۆم بە پێی توانستی خۆم هەوڵم داوە بەڕاستی لە جیهانی نالی نزیک بمەوە و ئەوەندەی کە توانیشمە بە وتار و سمینار و ئێستاشکەوە کتێبێکم لەژێر چاپدایە لە ئەکادمیای کوردی کە ئەوەش هەر بەشێکە لەو کۆڵەواری ئێمەکە ئەوە نزیکی ساڵێکە لەژێر دەستیاندایە دەڵێن بەبێ نەبوونی پارە چاپ نەبووە کتێبێک کە بە ناوی نالی ئاشنای سڕی قەڵەم کە هەر لە بەیتە شعرێکی خۆی وەرم گرتووە ظاهر و باتن لەسەر لەوحی حەقیقەت یا مەجاز ئاشنای سڕی قەڵەم بێ غەیری نالی کەس نەما بە هەر شێوەیەک من پێم وایە بەشێکی گرنگ لە ئەرکی ئەدەبی ئێمەمانان جگە لەوەی کە خەمی کارە شەخصەکانی خۆمان بخۆین ئەوەیە کە ئەو نەریتە دەوڵەمەندەی کە هەمانە هەر لە فولکلۆر و لە ئەدەبی کلاسیک ببوژێنەوە نالی لە یەک ڕوانگەوە بۆ من زۆر گرنگ بووە کە پێم وایە لەو شاعرە دەگمەنانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بگرە جیهانیشە کە جگە لەلایەنی جوانی ناسانەی شعرەکانی لایەنێکی قوڵی حکمت و مەعنا و مەفاهیمی هزریشی تێدایە کە من بۆ خۆم بە قەناعەتی خۆم تەوای ئەو مەفهومانە ڕاستە لە سەردەمێکی با بڵێن وان وسراوە کە لەوانەیە لەگەڵ ژیانی ئێمە زۆر جیاواز بێ بەڵام ئەو مەفهوم و گوتار و جیهانبینیەی کە نالی کاری پێکردووە تا ئێستاش بە بڕوای من کارایی هەیە و ئەگەر قسەیان لەسەر بکەین ئەگەر شەنوکەویان بکەین دەبینین زۆر بە کەڵکی ئێمە دێوە وەکو خۆمان وەکو مرۆڤی کورد وەکو کۆمەڵی کورد وەکو دەسەڵاتی سیاسی کورد وەکو دەسەڵاتی کولتوری کورد و دواتریش چ باشتر کە ئەمە بکەین بە پەیامێکیش وە بە دنیاشی ڕابگەێنین وەک چۆن مەسەڵەن ئێستا حافز لە دنیا ناوبانگی دەرکردووە وەک چۆن ئێستا مەولەوی لە وڵاتێکی وەکو ئامریکایەکە لە بێستسەلەرەکان و باشترین کتێبەکانەکە دەفرۆشرێ بە هەر شێوەیەک من پێم وایە ئێمە دەبێ یعنی هەنگاو بنین هەنگاوەکەمان خاویش بێ دەبێت بە ئاراستەی دروست بێ و هیوادارم کە ئەو بابەتێک کە ئەوڕۆ من پێشکەشی دەکەم لەسەر ئەو ئاراستەیە بێ لە ڕاستیدا من سەردێڕی بابەتەکەم هاوڕێیان نالی وەکو با بڵێن ئەندازیاری خەونی کوردی پێش ئەوەی کە پسمە سەر شتیکردنەوەی چەند نمونەیەک لە شعرەکانی نالی کە لەو چەند غەزەلەدا کە خوێنمەوە هەیە بە پێشەکیەکی کورد دەمەوێت مەبەستی خۆم بەڕاستی ڕوون بکەمەوە بۆچی من بە نالی دەڵم ئەندازیاری خەونی کوردی مەبەستم لە ئەندازیار چییە مەبەستم لە خەونی کوردی چییە و تا چەندە ئەو قسەی کە من دەیکەم لەگەڵ واقعی شعری نالی و لەگەڵ جیهانبینی شعری نالی یەک دەگرێتەوە وەک باسم کرد بۆ نمونە شاعرێک وەکو سعدی شیرازی فارس کە 700 ساڵ لەوە پێش دیێڕە شعرێکی نووسیوە کە ئەو دیێڕە شعرە تەنها لە وشە و لە کێش و قافیەکەیدا نەماوەتەوە و مەعنا و مەفهومەکەی سنووری زەمان و کاتی و شوێنی بەزاندووە و گەیشتۆتە ئەمڕۆ بۆتە دروشمێک لەسەر دەواازەی مەسەلەن UN هەڵیواسن کە
کە دەڵێ بەنی ئادەم ئەعزای یەکدیگەرند کە دەر ئافرینش زە یەک گەوهەرند چو عضوی بە دەردآورد روزگار دەگەر عضوها را نەماند قەرار. ئەم شعرە شعرێکی کلاسیکی وەزن و قافیەداری عروزی 700 ساڵ لەوە پێشی کۆمەلگایەکی نەریتی زۆر لەوە پێشە، بەڵام ئەوڕۆ ڕێکخراوێکی جیهانی مۆدێرنی سیاسی دەیکا بە دروشمی خۆی بۆ مەسەلەی پێکەوە ژیانی مرۆڤەکان کە ئەندامەکانی مرۆڤ هەموو وەکو ئەندامی لەشوان ئەگەر ئەندامێکی لەش ئێشێکی تێبکەوێ ئەندامەکانی کەش دێشن. بەڕاستیدا من پێم وایە نالی ئێمەش پڕە لەو گەوهەر و لەو فکر و هزرانە، بەڵام چونکە دەستی بۆ نەبراوە، چونکە باسی نەکراوە بە شاراوەی ماوەتەوە. ئەمن 6 ساڵ لەوە پێش لە کۆڕێکی ئەکادمیای کوردی کە هەندێک لە هاوڕێیانی خۆشەویست وەکو مامۆستا ممتاز حەیدەران تەشریفیان لێ بوو، یەک ڕستەم گوت و ئێستاش پێم وایە ئەو ڕستەیە بەلای منەوە دروستە و لەسەر ئەساسی ئەوەش کار دەکەم. قسەی من ئەوەیە دەڵێم شاعرانی کلاسیکی ئێمە تا خوێندنەوەیان بۆ نەکرێ، تا شی نەکرێنەوە، تا لە تەتەڵەی هزری و جوانی ناسی نەدرێن، نابنە بەشێک لە نەریتی ئەدەبی ئێمە. ئێمە ئەگەر نالی هەر لە مەسەلەن وەختی خۆی مەلا عەبدولکەریم مدەڕەسی ڕەحمەتی ئەگەر دەستی بۆ نەبردایە ساغی نەکردایەتەوە، هەر نالیەک دەماوە بەناو کە مەسەلەن 200 ساڵ 150 ساڵ لەوە پێش شعری نووسیوە، بەڵام کە ئەو هات ساغی کردەوە کە دکتور معرف خەزنەدار هات قسەی لەسەر کرد، عەبدولقادر معروف هات دژی ئەو ڕاوەستا، نازانم محەممەدی مەلاکەریم هات لەسەری نووسی، مەسعود محەممەد هات دەستە و داوێنی نالی نووسی، چەپکە لە گوڵزاری نووسی، ئیتر هەر کەسێک بە توانایی خۆی کاگڕێوار سوێلی هات شتی لەسەر نووسی. وردە وردە نالی ناسی بوو بە بابەت، یعنی بوارێک پەیدا بوو لە ئەدەبیاتی کوردی کە من ئێستا پێی دەڵێم نالی ناسی، کەواتە نالی شایانی ئەوەیە بیناسین بە هزر و بە فکرەکانیەوە. و لە ڕاستیدا من پێم وایە یعنی ئەو قسەی پێرسشێڵیە کە دەڵێ شاعران یا سادانەرانی دانپیانەنراوی جیهانن. ئێستا جارنامەی جیهانی مافی مرۆڤ خۆ ئەگە سێری بکەین تەواوی ئەو بابەتانی کە تێیدا یاکو مادە 1 2 3 4 تەواوی پێشتر لە شعری شاعرانی گەورەمان داهاتووە، تەواوی پێشتر وەکو حکمت و ئەخلاق و مەفاهیمی ئینسانی لە نێو قاڵبی شعرەکانی خۆیاندا جیان بۆ کردوێتەوە. من پێم وایە ئەو شتە نالیش کردوێتی و باوەڕتان بێت بەبێ ئەوەی کە من تەعەسوبم هەبێ، بەبێ ئەوەی کە بە قەولی ئینگلیزەکان بایەس بم لە لێکۆڵینەوەی ئەدەبی خۆم لایەنگر بم، من پێم وایە لە زۆر جێگادا نالی گەورەترشی گوتووە. بۆ نمونەیەکی زۆر چکۆلەتان بۆ باس بکەم، با زۆر بەگشتی قسە نەکەم. نالی لە شعرێکیدا دەڵێ هەوای سەیری بەڕوو بەحراگری بەرداوەتە عمرت کە تۆزێ منعەقید خاکی دڵۆ پێ منجەمید ئاوی کە خاکی دامەن بە وەگەرنە تۆزی بەربادی کە ئاوی گەوهەر بە وەگەرنە بڵقی سەر ئاوی. نالی زۆر بە سادەیی، بەڵام تەبعاً لە قوارەیەکی شاعرانەی زۆر چڕ و پڕ و قوڵدا زۆر زیرەکانە باسی ئەوە دەکا کە سروشتی مرۆڤ لەو 4 ڕەگەزە جەوهەرە سەرەکیە پێکاتووە کە بریتین لە ئاو ئاگر و با و خاک. دەڵێ زۆر ئاساییە تۆ مرۆڤی لەوە دروست بووی، بەڵام واد لێ نەیە کە سەیری ئافاق بەڕوو بەحر لە سروشتی ئینسانی خۆت دوورت بخاتەوە. ئەو جار دەڵێ چی؟ دەڵێ تۆ ئەگەر قەرارە خاک بی، یەکێک لە جەوهەرەکانی تەبیعەت و سروش بی، وەرە خاکێکی ئاسایی مەبە، خاکی دامن بە، خاکی دامنی یار بە، عاشق بە. دەنا ئەگەر عاشق نەبی ئەو جار لە خاکە ئاسایەکەش دادەبەزی و دەبی بە تۆزی بەربات. ئەگەریش ئاوی کە ئەو بەشێکە لە گەوهەری وجودی خۆت زۆر ئاساییە، وەرە ئاوێکی ئاسایی مەبە، ئاوێک مەبە کە لە ئاستی ئاسایی بوونی خۆشی بترازێ، ببە بە ئاوی گەوهەر، ئاوێک کە قیمەتی هەبێت، دەنا دەبی بە بڵقی سەر ئاو، یعنی لە ئاوی ئاسایش دیسان دادەبەزی. من پێم وایە ئەو جۆرە لە حکمت و ویزنما کە لە ناو شعری نالیدا هەیە تا ئێستا ئێمە دەستمان بۆ نەبردووە. یعنی ئەو شەڕێک کە بە تایبەتی لەم 40-50 ساڵی ئەخیر هەبووە، من بە بەشێک لە پرۆسەیەکی تەبیعی بەڕاستی لەکدانەوە و نزیک بوونەوە لە شعری نالی دەزانم زیاتر شەڕ بووە لەسەر کۆمەڵێک شتی لاوەکی کە نالی وەکو ناخی شعرەکانی بە ئێمە نەناساندووە. مەسەلەن لەباری
تۆژینەوەیەکی زانکۆیی لەوانەیە مەسەلەن شەڕ بکەین لەسەر ئەوەی کە شەڕی زانستی هەڵبەت نالیە یا ناڵیە تا حدێک ڕێی تێ بچێ. بەڵام ئەسڵی بابەتەکە ئەوەیە کە باشە هزری نالی چییە، پەیامی نالی چییە، نالی لە شعرەکانی خۆیدا چی بە ئێمە کتووە. جا من هاتووم ئەو شتێک کە ئێستا دەمەوێت باسی بکەم لە دەستەواژەی خەونی کوردی چڕی دەکەمەوە. یعنی نالی 150 ساڵ لەوە پێش 200 ساڵ لەوە پێش خەونێک ڕۆیایەک بە ئینگلیزەکەی ئەڵبەتە باشترە لەوانەیەگە بڵێن کردیش دریمێکی بۆ ئێمە بووە، وەکو چۆن ئێستا خەونی ئەمریکایی هەیە، ئەمریکن دریم هەیە. ئەمریکن دریم دەڵێ بەرابەری مرۆڤەکان، دەڵێ ژیانی بەختەوەرانە، دەڵێ بیمەی کۆمەڵایەتی، دەڵێ ماڵێک بۆ حەسانەوە، دەڵێ فرسەتی کاری بەرامبەر، دەڵێ دیموکراسی، دەڵێ لیبرالیزم. هەموو ئەوانە خەونی ئەمریکین. نالی خەونێکی بۆ ئێمە دیتووە، ڕوئیایەکی بۆ ئێمە نەخشە چێش کردووە، ئەندازیاری خەونێکی کردووە کە ئەو خەونە تا ئێستا دەستی بۆ نەبراوە، باسی نەکراوە. و ئێمە نەوەیەک کە ئێستا هاتوونەتە نێو مەیدانەوە و چاومان کراوەترە، تیئۆریمان زۆر لەبەردەستە، دەیان سەرچاومان لەبەردەستە. یعنی مافی نالیە، نەکەر مافی خۆمان، مافی نالیە کە باسی بکەین وەشی بکەینەوە. لە چەند دانە سەردێڕی زۆر خێرادا باسی ئەوە دەکەم کە بۆ نمونە خەونی نالی چییە. نامێ قسەی گشتی بکەم، نمونەی شعرەکانیشی دێنمەوە، بەڵام دوای دەستمە سەر شێکردنەوەی چەند نمونەیەکی تر بە وردی کە ئەو بەشی دووهەمی بابەتەکەمە. بۆ نمونە نالی دەڵێ چی؟ مەکە ئیخلافی ئەو وعدەی کە فەرمووت، دەخیلت بم کە خانەی سەبرەکەم سوود. زۆر بە سادەی ئیخلاف نەکردن لە وعدەیە کە بیدەین شتێکی ئەخلاقیە، شتێکی ئینسانیە. لە دەرەوەی هەر دروشمێکی کە دەتوانین وەکو ئەخلاق بیفرۆشین، تۆ دەبینی نالی باسی لەوە کردووە کە دەبێ خلافی وعدە نەکەی. نەوع ئینسانی هەیە خەم قوتیە، من خەمی خۆم و خەمی عالەم دەخۆم. ئەمە بەشێکە لە هەستێکی مرۆڤایەتی قوڵ کە نالی 200 ساڵ لەوە پێش پێی گوتوین کە ئێمە نابێ بەس خەمی خۆمان هەبێ، بەتایبەت کە تۆ نوخبەی، کە تۆ نووسەری، کە تۆ داهێنەری، کە تۆ نوخبەی سیاسی، نوخبەی کولتوری. ئەو شەڕەی کە ئێستا مەسەلەن ئێمە لە کۆمەڵی خۆماندا دەبین، زۆربەی شەڕەکان ئەو شەڕان کە خەمی عالەمی تێدا نییە، خەمی گەلی تێدا نییە، خەمی نیشتمانی تێدا نییە. دەم هەمدەمی خونچێکە نەپشکوتووە هێشتا، با کەشفی نەکرد بەرگی ئەتر پۆشی گوڵی ڕوت. ئەمە لە یەکشی کردنەوەدا بە تایبەتی لەسەر شعرە لەنگەرم گرتووە کە تا چەندە هەستی جوانی ناسانە لەم شعرەدا وەسف کراوە. و نالی ناڕاستە خۆ پێمان دەڵێ ئینسان دەبێت جوان پەرست بێ، جوان بین بێ، ژیانی لەسەر ئەساسی جوانی دامەزرێنێ. ئەمانە هەموو بە بڕوای من دەتوانین یەک بەیەک بکەین بە پێڕستێک بڵین ئەمانە خاڵەکان و ئینوانەکان و ناونیشانەکانی خەونی نالین بۆ مرۆڤی کورد و نەک بۆ مرۆڤی کورد. بن پێم وایە نالی بە ئەنقەس بە کوردی نووسیوەتی، بەڵام پەیامەکەی بەڕاستی پەیامێکی جیهانیە، پەیامێکی ئینسانیە. بەڵام بۆیە بە ئەنقەس بە کوردی نووسیوەتی کە دیارە دواتر هەندێک باسی دەکەم، چونکە ویستویەتی گوتارێک دروست بکات. لەوانەیە کە دەڵم گوتار نالی ئەو سەردەم بە کەلیمە بەدیارنەکەی لە مێشکیدا نەبووی، مەسەڵەن ڕەنگ دیسکۆرس، بەڵام زانیوێتی کە بە زمانی کوردی نووسین یعنی داڕشتنی نەخشەیەک بۆ میلەتی کورد، یعنی وریاکردنەوەی گەلەکەی خۆی لەسەر ئەساسی زمانەکەی خۆی. نمونەیەکی تر، ڕیشەکەی پان و درێژە بۆ ڕیا خزمەت دەکا، زاهرە هەر کەس بەتول و عەرزی ڕیشیدا ڕیا. ئەم شعرە دنیایەکە لە ئەو گوتارەی کە ئەوڕۆ بەڕاستی بیڵین. مەسەلەن کۆمەڵگەی سیاسی ئەمە پێوەی گیری خواردووە، ئەویش مەسەلەی ڕیاکاربوون و دووڕووی کردنە، و لە هەمان کاتشدا نالی ڕەخنەگرانە قسە دەکات، یعنی دەبێت لە بەرابەر ئەوەدا ڕەخنەگر بین. یعنی ئەو ئەدیب و نووسەرەی کە لە بەرابەر ڕیایەکانی کۆمەڵ، لە بەرابەر ڕیایەکانی دەسەڵاتدا ڕەخنەگر نەبێت، لە واقعدا ئەرکی خۆی بەجێ نهێناوە. چاوی من بەحری موحیتی تۆیە بۆ دەفعی گەزەن، لێت معەیەن بێ کە نالی گوڵ بە دڵ پەرژین دەکات. خەونی ئەڤینداری، خەونی خۆشەویستی، خۆشەویستێک تا سەر ئێسک، خۆشەویستێک بە تەواوی وجودەوە، خۆشەویستێک کە بگاتەوە ئاستەی بڵێ من گوڵی خۆم بە دڵی خۆم پەرژین دەکەم. ئەوە هیچ کە مەسەلەن بە دڵ پەرژین بوون
چەندە لە باری زمانیەوە ترازانە لە مەسەن بە گوڵ پەرژین بوون. کەس بە ئەلفازم نەڵێ خۆ کوردیە خۆ کردیە هەر کەسێ نادان نەبێ خۆی تالبی مەعنا دەکا. من لایەنە جوانی ناسانەکەی باز ناکەم، مەسەن مەلا عەبدولکەریم زۆری باز کردووە، بەڵام تۆ چاولێکە چه غرورێکی نیشتمانی لەو شیعرەدا هەیە. 200 ساڵ لەو پێش لە کۆمەڵگای کوردی کۆمەڵێک مەلا هات پێتن بە نالیان گوت پێ کاکە خۆ تۆ مەلای بە کوردی نووسینێک کە ئەو دەم پێیانوا بۆ قسەی فولکلۆر و بازاڕە هونەر نییە، ئەو دەڵێ من جگەلەوەی کە بە کوردی دەنووسم ئەمە خۆکردیشە و دواتر لەوە دەترازێ و ئەوان بە نەزان دەزانێت کە ئامادە نین بە کوردی بنووسێ. ئەمە غروری نیشتمانیە، ئەمە بەڕاستی شانازیکردنە بە زمانی خۆت. بەڕاستی با پێتان بڵم ئەگەر ئێمە ئێستا بە کوردی دەنووسین بە کوردی کتێب چاپ دەکەین من بەش بە حاڵی خۆم پێم وانییە زۆر هونەرمان کردبێ، بەڵام نالیە کە لەو سەردەمەدا بۆ یەکەم جاریش خەریکە دێت قوتابخانەی گۆرانی دەبەزێنێ و بە شێوەزاری سۆرانی دەهەیە بنووسێ دەبێت چ جورئەتێکی بوو بێ و چ بوهێر بوو بێ کە توانیوێتی ئەو کارە بکات. هەرو شعرێکی ئێستا خەلمەوە بەشێکی کانی دەزێن بە ئاو درەخت ئاوسن بەبا شایی بەهارە بولبولە داماد و غونچە بووک. ئەمە هەفتەی ڕابردوو بۆ ئاگاداریتان با زۆر قسەی تیۆری قەڵەو نەکەم، پیاسەیەکمان کرد بەنێو کۆڕێ و سەفین و هیران و ئەوانە زۆر دڵم تون بوو بە قەولی هەولێری، دڵم تەنگ بوو. بۆ چونکە من بەنێو جادەیەکدا دەڕۆیشتم کە 9 مترم ئەولاتر و 9 متر ئەولاتر هەموو سیم بوو، بە درێژایی 15-20 کیلومتر کە من ڕۆیشتم ئەو بەرەوبەرم سیم بوو، هەموو سیم کراوە کاکە ئەم خاک و وڵاتە. چۆن مەجال دەمێنێتەوە کە مەسەن من ئێستا بسم لێوێ بڵم کانی دەزێن بە ئاو و درەخت ئاوسم بەبا؟ ئایا ئەوە گوتاری خۆشەویستی بۆ سروشت و بۆ تەبیعەت و بۆ وڵاتی خۆت نییە کە نالی بە ئێمەی داوە بەس ئێستا ئێمە بۆ خۆمان زەوتمان کردووە؟ جا لەبەر ئەوەیە ئەمن نایم لەو گۆشە نیگایەوە باس بکەم بڵم مەسەلەن خەونی گەورەی شاعری گەورەی ئێمە نالی دەوڵەتی کوردی و دەسەڵاتی کوردی بووە. تەبعەن کام میلەتی ژێرە دەستە هەیە خەونە گەورەکەی دەوڵەتی کوردی نەبێ؟ دەوڵەتی کوردی خەونی هەموو کوردێک بۆ بە درێژایی مێژوو، جایتر پێمان نەکراوە بە هەزاران هۆ ئەمە شتێکی ترە. بەڵام من قسەم لەوەدا دەڵم خەونی دەسەڵاتێکی کوردی پێشگریمانەیە، یعنی نالی ئەوە 100% تێیدا بووە. نالیە، حاجی قادرە، ئەحمەدی خانیەت، هەر کامێک لەو شاعرە گەورانەمان ڕاز دەکەیت. ماشەڵڵا هەموو کاکە شارەزان بێ. لەبەر ئەوەیە من پێم وایە ئەو خەونەی کە باسی دەکەم، یعنی خەونە کوردیەکەی نالی خەونێکی هەم جاری یەکەم جار ئینسانیە، دواتر سیاسیە، کولتوریە، کۆمەڵایەتیە. حتا ئەگەر ئێوە چاو لێ بکەن ئەو تەعاملی کە نالی لەگەڵ هەندێک دیاردەی دەوروبەری خۆی هەیە بووە تا ئێستاش لە کۆمەڵگای ئێمە جێ نەکەوتووە. نمونە هەرە گەورەکەی کە من بەدەیان جار باسم کردووە ئەو قەسیدەیە کە بۆ کەر نووسیوەتی. یعنی نالی 200 ساڵ لەو پێش بێت بەسەر کەرەکەیدا هەڵ بڵێ کاتێک کە کۆچی دوایی کردووە بەس بە خاترێک کە خزمەتی کردووە و لە ئاخرشدا بڵێ چی؟ بڵێ هەردوو حەیوانین ئەتۆ جۆ کرد و ئەمنیش جۆ درێژ. یعنی ئەو پەڕی گوتاری پاراستنی مافی ئاژەڵە کەچی ئێستا لە وڵاتی خۆماندا دەزانین وەزعەکە چۆنە، من نامەیە زۆر. لەو ڕۆژانەدا لەسەر فەیسبوک برادێک شتێکی جوانی نووسی بووی کە ئەو شانازیی کە نالی بە زمانی خۆی دەکا من لە لای شێکسپیریش بینیومە. شێکسپیری زۆر لە شعرەکانیدا باسیەوە دەکا، شعری ئەو بە هەرمان دەمێنێتەوە و قەت باو بۆرانی ڕۆژگار نای هاڕێ و نالیش زۆر باسی ئەوە دەکا، زۆر بەغرورەوە باسی دەکا. گوتم ڕاست دەکەی، بەڵام یەک جیاوازی زۆر گەورە و لە هەمان کاتدا کارە سەد ئامێزیشەیە. ئەویش ئەوەیە کە گوتارەکانی شێکسپیر لە شعری خۆیدا بە نیسبەت دڵخۆشبوونی بە زمانی شعرەکانی، بە نیسبەت مانەوەی شعرەکانی دەبینی لە کەسایەتی مرۆڤی ڕۆژاواییدا کەم و زۆر ڕەنگی داوەتەوە. بام بەڕاستی بەخۆشمەوە کە خۆم یەکەم کەس بم ئایا توایە ئەو گوتارانەی کە باسم کرد لە ژیانی ڕۆژانەمە ئێمەدا مرۆڤی کورد، لە ژیانی سیاسیماندا، لە ژیانی کولتوریماندا، لە ژیانی کۆمەڵایەتیماندا ڕەنگی داوەتەوە؟ ئایا ئەساسی مەسەلەن پەیوەندی ئینسانەکانی ئێمە هەڵبەت کە ئەو قسەیە دەکەم تەبعەن دەتوانین بەدەیان نمونەی ئیستثنا بێنینەوە، بەڵام لەسەر ئەو مەحەبەتە دامەزراوە کە مەسەلەن نالی باسی دەکات.
ئایا ئەو دۆخەی کە ئێستا ژنی کورد تێیدا هەیە ئافرەتی کورد لە کوردستان تێیدا هەیە ئەگەر هەڵی سەنگێنین بەو دنیای کە نالی بەنسبەت ژنی وێ نادەکات مەسەڵەن خێلی چاوی حەبیبەوا لێ دەکات کە ببێتە نقطەی عەکسی و ئەسڵەن هەموو خوێنەرێکی وردبینی ئەو شعرە داوا بکە لە خودای بێت دۆستەکەی یا یارەکەی یا خێزانەکەی خێل بێت ئایا ئەوە لە ژیانی ئێمەدا ڕەنگ دەداتەوە؟ قسەکە لەوەدایە. بۆیە من دەڵێم چی؟ من دەڵێم نالی ئەندازیاری خەونی کوردی بۆ ئێمە کردووە، یعنی قیاساتی بە ئێمە داوە، نەخشەکەی بۆ ئێمە داڕشتووە، گوتوێتی مەسەن ئەم بینایە بەرگەی چەند ساڵ دەگرێت دوای چەند ساڵ دەبێت نۆژەنیکەیتەوە، بەڵام دروستکردنەکەی و بیناکردنەکەی ئیشی خۆمانە، ئیشی ئێمەیە کە تا ئێستا نەمانتوانیوە حزوری نالی لە وجودی ئێمە حزورێکی مەلموس و بەرهەمدار بێت. بۆیە بەڕای من لە ڕاستیدا باسکردن لەو خەونە زۆر ئەساسیەوە. من لە هەموو کارەکانم بە نیسبەت نالی دەغدغەی گەورەی کەڵکەڵەی گەورەم ئەوەیە کە ئەو خەونە بەڕاستی باس بکەم و تایبەتمەندەکانی شی بکەمەوە. جا ئێستا لەو پێشەکیەوە لەسەر ڕوخسەتی ئێوە دەرباز دەبم بۆ شیکردنەوەی چەند نمونە شعر بە پێی ئەو کاتەی کە هەمان بێت ئەمن حاولە دەکەم چەند شعرێکی شی بکەمەوە بسمنێ وردەکارەکانی و جوانی شعرەکان، حزری شعرەکان و حتا هەندێک قیاسات لەگەڵ شعری شاعرانی کە ئەلبەتە ئەولەویەتدان و پێشینەدان بە دیسکۆرسی نالی، بە گوتاری نالی باس بکەم. خاکی بەری پێت هەم گڵ و هەم گوڵ بەسریشکم، وەقتی غەم و شادی ئەوە کردومە بەسەردا. خاکی بەری پێت هەم گڵ و هەم گوڵ بەسریشکم، وەقتی غەم و شادی ئەوە کردومە بەسەردا. خاکی ئەم شعرە بەڕای من لەو سۆنگەیەوە بۆ نالی گرنگە کە یار بەسەریدا ڕۆیشتووە، واتە خاکی لەم چەشنە شایستەی ئەوەیە نالی بیکا بە کەرەسەی نیشاندانی غەم و نیشاندانی خۆشی خۆی. خاکێک کە بە سریشکی فرمێسکی چاوی نالی تەڕ و تەیار بووە. ئەلبەتە مدەڕەسەکان بەڕاستی بە سروشکیان تۆمار کردووە کە ئەمە بێشکردنێکی هەڵەیە. سرشک لە بنەڕەتدا بە واتای دڵۆپە، وشەی ئەشکی فارسیش کە بە معنای فرمێسکە دیارە هەر لە سریشکەوە وەرگیراوە. بەڵام جوانی ئەم شێعرە تەنها لەوەدانیە کە نالی دەخوازێت خاکی بەری پێی یاری خۆی بەسەردا بکات، بەڵکو هەروەتر لەوەدایە کە نالی بە فریمێسکی چاوی خۆی ئەو خاکە تەڕ دەکا بۆی کە دوو بەرهەمی لێوە دەست بێنێ. یەکەم گڵەکەیە کە ڕاستەو خۆ لە ئاوێتەبوونی فریمێسکی چاوی ئەو خاکەکە بەرهەم دێت، دووهەم گوڵە کە ئەنجامی ناڕاستە و خۆی ئەو ئاوێتە بوونەیە، چونکی خاکەکە بە سرشکی چاوی نالی ئاو دەدرێت و حاصلی و ئاودانەش ڕوانی گوڵەکەیە. نالی فرمێسکی چاوی لە ڕێگەی یار هەڵدەوەڕێنێ کە دیارە نیشانەی تامەزرۆی و شەوق و ئیشتیاقە، بەڵام زێدە وەسفی شاعرانە، ئیغراقی شاعرانە لەوەدایە کە ئەم فرمێسک ڕشتن و فرمێسک هەڵوەراندنە، واتە ئەم تامەزرۆیەی نالی بۆ یاری خۆی هێندە نائاساییە کە بە تەڕایی ئەشکی نالی گڵ و گوڵ دروست دەبن. یعنی ئەوە جۆرێکە لە زێدە وەسفێکی شاعرانە کە لەوانەیە بەس بتوانێت لە منتەقی شاعراندا بگونجێ. لێرەدا خوێنەرەوەی وردبین مافی خۆیەتی پرسیار لە دەق و لە نالیش بکات، باشە ئەم گڵ و گوڵ چێکردنە لە پێناوی چی؟ بە قەولی ئینگلیزەکان کە شتێک دەڵێ زوو دەڵێن سۆ وات. نالی لە تاکدێڕی دووهەمدا وەڵامی ئەم پرسیارە گریمان کراوە بە دوو شێوە دەداتەوە و پێمان دەڵێ یەکەم خاکی لەو چەشنە کە یار بەسەریدا ڕۆیشتووە و لە سۆنگەی فرمێسکی چاوم واتە چاوی نالی گڵ و گوڵی لێ بەرهەم هاتووە، لە کاتی خۆشی و ناخۆشی بەسەر خۆمدا دەکەم، واتە لەم خوێندنەوەیدا کاری کردومە ئەوە کردومە بەسەردا تەنیا بۆ خاک دەگەڕێتەوە. دووهەم لە کاتی غەمدا گڵەکە بەسەر سەدا دەکەم، لە کاتی شادیش گوڵەکە لەسەر دەدەم، واتە بۆ ئەو خوێندنەوەیە کاری کردومە جارێک دەگەڕێتەوە بۆ گڵ کە لە کاتی غەمەکەیە، جارێکیش بۆ گوڵ کە لە کاتی خۆشەکەیە.
نالی پێمان دەڵێ فرمێسکی چاوی من نیشانەی تامەزرۆی منە بۆ یار یان هێمای تاسەی منە لە دووری یار و تەسیری ئەم مەیل و مەراقەوا دەکات جارێک غەمبار بم و جارێک شادمان. هەڵبەتە بۆی هەیە نالی مەبەستی حاڵەتی عامی غەم و شادیش بێ لەبەر ئەوەی مرۆڤ بە تەبیعەتی حاڵی خۆی گا هەیە خەمبارە گا هەیە شادمانە. نالی لە ڕێگای ئەو گەمە زمانی واتایەی لە نێوان خاک و غەم و شادی و بەسەرداکردندا دروستی کردووە قەناعەت بە خوێنەرەوەی دێنێ لە هەمبەر یاریدا جارێک خۆی خاک بەسەر و جارێکش گوڵ بەسەر وێنا بکات. خاک بەسەر یان ئەگەر گڵەکە بێتە ئاراوە کەمێک کوردیتر بڵێن قڕ بەسەر دوو واتا دەگەیەنێ. یەکەم کۆستکەوتوو کەسێک کە تووشی بەڵایە کات بێت و پێویستی بەدڵدانەوەیە. دووهەم محتاج کەسێک لە نەبوونیدایە و نیازمەندی یارمەتیە کەواتە نالی خەریکە باس لە موسیبەتی دووربوون لە یار و پێویست بوونی بەدەست جیرۆیی یار دەکات. وشەی ئەوە کردومە بەسەردا من پێم وایە نالی ئەمانەی بە جۆرێک لە مهندسی کەلام پەیف داڕشتووە. لە تاکدێڕی دووهەمدا دوو دەلالەت دەگەیەنێ. یەکەم پێداگرتنی ناری لە خاک یان گڵ و گوڵ بەسەرداکردنەکە تاکید دەکاتەوە. سەرنج بدەنە جیاوازی واتایی نێوان هاتم و ئەوە هاتم پێداڵی ئەوە هاتم تاکید دەکەیت. دووهەم نیشاندانی بەردەوامی کردەی خاک یان گڵ و گوڵ بەسەرداکردنە. دیسان بڕوانە جیاوازی واتایی نێوان کار دەکەم و ئەوە کار دەکەم. بە کورتی نالی خاکی بەری پێ یاری لەبەر ئەوە زەق کردوتەوە ئینگلیزی فۆرگراوندی کردوتەوە کە سەرنج بدن هەڵبەتە خاک یەکەم وشەی بیتەکەشە کە هەوێنی شاندانی دۆخی غەمباری و شادمانی ئەون و لەم ڕێگەیەشەوە ئەو پەڕی مەیل و تاسەی خۆی بۆ یار و بە یاری خۆی دەسەلمێنێ. ئیماژی یەکەم لە تاکدێڕی یەکەمدا وێنەیەکی تەنها وەسف ئامێزە، بەڵام ئیماژی دووهەم لە تاکدێڕی دووهەمدا جگە لە وێناندنی دۆخی خۆشی و ناخۆشی نالی هەڵوێستی ئەویش بۆ عیشقی خۆی لە هەمبەر ئەو یارەی نیشان دەدا. با بچینە سەر بەیتێکی تر. بۆ مەشقی عیشقی زولفی نیگار و نیگارشی نالی لە خامەدا بووەتە شاهی توڕەنووس. بۆ مەشقی عیشقی زولفی نیگار و نیگارشی نالی لە خامەدا بووەتە شاهی توڕەنووس. نالی لەم شعرەدا لەلایەکەوە لە ئاستی یار خۆی وەکو قوتابی تازە پێگەیشتوو دەبینێ کە پێویستە خەریکی مەشقکردن و نووسینەوەی یان نیگارشی عیشقی زولفی بێت. ئەمە تقریباً جۆرێکە لە ئاستێکی نزم کە بۆ خۆی قایل بووە. لەلایەکی ترەوە بۆ نووسینی مەشقی ئەو تۆ لە بواری خامەداری خۆی بە مامۆستای شارەزا دەهێنێتە ئاژمار بۆتە شاهی توڕەنووس. یعنی ئەمجار ئاستێکی بەرز و باڵا بە خۆی دەبەخشێت. کەواتە نالی قوتابیەکی کەم ئەزمونە کە دەبێ مەشقی عیشقی زولفی یار بنووسێتەوە تۆ بڵێ مەسەلەن لە کاتی ژوان، بەڵام بۆ وەسف و وێناکردنی ئەو مەشقا ئەو مەشقی عیشقا دەبێت تا ئاستی شاهی ئەو پەڕی دەسەڵاتی معرفی مەبەستێتی بەڕای من خۆی بە شارەزا و شایستە دەبینێت و کە هەمان تقریبان دەکاتە ئەو کاتی کە دەوێت شعر بنووسێت. ئەم کۆنتراستە ئەم جۆرە لە دژبەرایەتیە کاکڵی جوانی ناسی شعرەکە پێک دێن. یانە بڵێن شعرەکە مەسەلەن بۆ جوانە دەتوانین ئەو کۆنتراستە بکەین بە دلیل و هۆ کە بۆچی جوانە. تعبیری هەرە جوانی نالی لەم شعرەدا کە داهێنانێکی تایبەت بە جیهانی شاعرانی نالیە دەستەواژەی شاهی توڕەنووسە کە معنا تقریبا لەفزیەکەی دەکاتە نووسەری زولف. نالی دەخوازێت بڵێت پلەی شاهێتی لە عیشقی یارەوە پێی بڕاوە، بەڵام مادام دەبێت مەشقی عیشقی زولفی ئەو یارە بکات ناچارە ببێتە شاهێک کە دەبێت توڕەنووس بێت. توڕە بریتیە لەو بڕە زولفە کە دەکەوێتە سەر هەنیە. بڕوانن هەژار لە وەرجێڕانی مەموزیندا دەڵێتی زێڕکەمبەر و لارکڵاو و موڕەش مانگ هەنیە و مەستەچاو و ڕووگەش کە هەنیە لێرەدا
ئەو جێگایە کە دەتوانێت تووڕە لەسەر ئەو ڕاوەستی. لە شعری کلاسیکی فارسی تۆڕێ زۆر بەکار هاتووە، بەڵام کەم هەڵکەوتووە بەو شێوە تایبەتەی نالی لە دووتوێی تعبیرێکی ورد و پڕواتای شاعراندا جێی بۆ کرابێتەوە. مەسەڵەن حافظ دەڵێتی تاو بەنافشەمی دەهات تۆڕەیە مۆشک ساویە تۆ، پەردەی غۆنچەمی دەرات خەندەیە دێلگۆشاویە تۆ، کە لێرەدا تۆڕە بە شێوەیەکی زۆر ئاسایی ئاوەڵناوی مۆشکسا وەکو مشک پێدراوە و لە واتای زوڵفی بۆن خۆشتە ناپەڕێنێت. لە خامەدا کە نالی دەڵێت لە خامەدا بۆ نمونە خانی دەڵێتی خانی دەفەرمێ بێ نەقشێتە نەقشە خامە خامە بێ نامێتە نامە ناتەمامە. مەبەست بواری شعر نووسی و قەڵەم ڕەنگینی نالیە کە دەڵێت لە خامەدا ینی نەتیجەی خامەکە کە دەبێتە شعر. تووڕەنووس جگە لە واتای قاموسی خۆی بۆی هەیە ئاماژە بە ناز و نەوازشی زولفی یاریش بێت لەسەر هەنیەی، بەتایبەت لەبەر ئەوەی وەک چۆن لە نووسیندا پێویستە خامە بکێتە نێودەست، لە نەوازش و لاوانەوەی زولفیشدا پێویستە زولف بکێتە نێودەست و بەدەست ناز بکرێت و یا مەسەڵەن ئەگەر پشێوێ ڕێک بکرێت. شاهی لێرەدا پتر لەوەی ئاماژە بە شکۆی پلەی شاهی بێت، مەسەڵەن وەکو شاهی بە مەعنا سیاسەکەی، پیشاندەری شارەزایی شاهیە لە بواری تووڕەنووس. بەوتەی ئەمڕۆی تەگە قسە بکەین پرسەکە کارژێڕیە نەک سیاسی، چونکی بە تەبیعەتی حال شاهان خۆیان تەنها بە فەرماندەر و ئەمر پێکەر دەزانن، نەک عەریزە نووس و تەنانەت نووسەر. ئەوە نالیە بۆ بابەتی لاوانەوەی یار خۆی دەکاتە شاهی عەریزە و حال نووس، لەسەر هەنیەی یار دەبێ خەریکی مەشق بێ. یعنی تقریبا توانین دەستێوەردانێک بۆ لە مەقامی شاهێتی بە تعبیرەکەی نالی. کەواتە نالی بۆ ڕوونووسکردن و نووسینەوەی مەشقی زولفی یار پێویستە شایستەی ئاستێکی باڵای معریفی و پراکتیکی بۆ تووڕەنووسی بێت. ئەم پلەی شاهێتی تووڕەنووسیە کە نالی بەخۆی و بە خامەکەی دەبەخشێت، هەم نیشاندەری ئاستی باڵای عشقی ئەوە بۆ یارەکەی، هەمیش ئەو پەڕی زانایی ئەوە بۆ نووسینەوەی ئەو عشقە. بەیتی دواتر بەیتێکە کە مەسعود محەممەدیش لە چەپکێک لە گوڵزاری نالی زۆر بە وردی قسەی لەسەر کردووە و هەڵبەتە من ئەم شیکردنەوەی ئێستام کەمێکیش نەقدێکە ڕەخنەیەکە لەسەر شیکردنەوەکەی نەمر مەسعود محەممەد. دڵ دەڵێ سەیری چەمەن خۆشە جەوابی نادەم، مدەتێکە لە قەفەسدا یا عەزابی نادەم. دیسان دەیخێنمەوە چونکە کەمێک شعرەکە وردە. دڵ دەڵێ سەیری چەمەن خۆشە جەوابی نادەم، مدەتێکە لە قەفەسدا یا عەزابی نادەم. تێگەیشتن لە کاکڵی واتای ئەم بەیتەی نالی پابەندی تێگەیشتن لە بابەتێکی هزری شعری کلاسیکی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە دڵنیام زۆربەتان ئاشنان، ئەویش شەڕ و ململانی نێوان عیشق و عەقڵ. کەواتە بۆ ڕوونکردنەوەی واتای ئەم بەیتە دەبێ ئاستی ڕستەبەندی و وشەسازی، واتە ئاستی سینتاکس لێڤڵەکەی تێپەڕێنین، بگەینە ئاستی گوتاری، ئاستی دیسکۆرس. لەم بەیتەدا چەمەن دڵ دەڵێ سەیری چەمەن خۆشە، نوێنەری بەرەی عیشقە و قەفەس مدەتێکە لە قەفەسدایە، نوێنەری بەرەی مەدرسە و دەرس و کتاب و عەقڵە. لە بەیتی دوای ئەم بەیتە هەڵبەتە ئەو شعرە من هەموم خوێندەوە لە پێشەکیدا، لە شعرەکەشدا دیارەکە ئەو شەڕ و ململانەیە هەیە. کەواتە گوتاری دڵ و سەیری چەمەن لە بەرابەر گوتاری ئاوەز و قەفەسی مەدرسە، ئەو دوو گوتارە لە بەرابەرێک ڕاوەستاون. شعرەکە بە قسەی دڵ دەست پێ دەکات. دڵ دەڵێ واتە نالی قسەی بەرەی عشق لە زمان نوێنەری ئەو بەرەیەوە کە دڵە دەدەرکێنێت. دڵ دەڵێ. بەڵام قسەی بەرەی عەقڵ لە زمانی نوێنەری خۆیانەوە نایەتە گوتن، بەڵکو خودی نالی یان دەنگی شعرەکە هەمان سپیکینگ ڤۆیسەکە باسی لێوە دەکات. ئەمە زۆر خاڵێکی سەرەکیە، ئەمە تێ نەگەین، هەر زۆر زەحمەتە لە شعرەکە تێ بگەین. دڵ دەڵێ سەیری چەمەن خۆشە جەوابی نادەم، ئەمە قسەی خودی دڵە،
بەڵام میسراعەکەی دوایی قسەی خودی شاعرەکەیە مدەتێکە لە قەفەسدایە عەزابی نادەم جا لەسەر ئەساسی ئەوە من شی دەکەمەوە لەم شعرەدا نالی دیمەنی ڕزگاربوونی مەلی دڵ لە قەفەسی عەقڵمان بۆ وێنا دەکات لێرەوەیە دڵ دەڵێ ئەو حەزی لە سەیری چەمەنە با بڵێن حەزی لە عاشق بوونە کەچی نالی وەڵامی ئەو داوایی ناداتەوە من دەڵێ دڵ دەڵێ سەیری چەمەن خۆشە جوابی نادەم یعنی من جوابی ئەو نادەمەوە کە ئەو دەڵێ من پێم خۆشە بچمە سەیری چەمەن بکەم و عاشق بم ئەو پشتگوێی خستووە کەواتە نیوەبەیتی یەکەمی ئەو بەیتەوە بۆم باسکردن هەموو قسەی دڵە ئەو جار لە نیوەبەیتی دووهەمدا دەنگی شعری با بڵێن خودی نالی بۆ نمونە دێتە دەنگ و دەڵێ ماوەیە کە ئەو دڵە کە ناڕاستەوە خۆ مەبەست لێی مەلی دڵە بە پێی مەیلی بۆ سەیری چەمەن و مدەتێک لە قەفەس بوونیدا لە قەفەس واتە قەفەسی عەقڵ یا هەمان قەفەسی مەکتەب و مەدرسە و ئەوانە دایە بۆیە وا باشە داواکارەکەی لەبەر چاو بگرم و عەزابی نەدەم و ڕێگای دەرچوونی لە قەفەس و سەیری چەمەنی بۆ خۆش بکەم کە دیارە ڕەحمەتی مەسعود محەممەد بە هیچ شێوەیەک بۆ جۆرەلێکی نادێتەوە کەواتە ئەو تەناقوزەی کە مەسعود محەممەد پێی وایە لە دوونیوە بەیتەکەدا هەیە کە لەشیکردنەوەکەی خۆی بە تێر و تەسەلی باسی کردووە کە لە بنەڕەتەوە تەناقوزێک لە ئارادانیە لەوە سەرچاوی گرتووە ئەو ڕستەی جوابی نادەم بە ئیدەنگی شعری نالی دەزانێت ینی پێی وایە کە دەڵێت جوابی نادەم نالی بۆ خۆی دەڵێت من جوابی نادەمەوە لە کاتێکدا ئەو ڕستەیەش بەشێکە لە قسەی دڵ لە ڕێی وتەی ناڕاستەوە خۆ یاوەی بە ئینگلیزی پێ دەڵێن indirect speech کە نالی گوتوێتی بە وتەیەکی تر نیوەبەیتی یەکەم قسەی دڵە بە وتە و وشەکانی نالی یان دەنگی شعری نیوەبەیتی دووەم قسەی خودی نالیە بە وتەی ڕاستەوە خۆی نالی هەر بۆیە ئەگەری دروستی ئەو بۆچوونەی مەسعود محەممەد کە پێی وایە ئەو قسەی مەسعود محەممەدە دەفەرمێ دڵەکەی بە ژیانی ناو قەفەس ڕاهاتووە و فێری وەزعی بەندیخانە بووە ئیتر بردننی بۆ سەیری چەمەن دەبێتە هۆی عەزاب بووی چونکی هەر دەبێت لە چەمەنەوە بگەڕێتەوە بۆ ناو قەفەسەکە ئەو ساش هەستی بە عەزاب پتر دەبێت ئەو ئەگەرە کەم دەبێتەوە کاتێک بزانین دڵ ئیترەوە بۆچوونی منە ڕاستە ماوەیەک لە قەفەسدا بووە بەڵام ئەوە خواستی خۆی نەبووە وستێتی عەقڵ بێ مەسەلەن و عەقڵ ئەم دۆخە نەخوازراوەی بەسەردا سەپاندووە ئەجینە ئەو خوازیاری ژیانی دەرەوەی قەفەز و ئەوتانی خۆی دەڵێ سەیری چەمەنم پێ خۆشە لێم گەڕێ با بچمە نێو چەمەنەوە خاڵێکی تر ئەوەیە کە کاری جوابی نادەم کە ئەمەش مەسعود محەممەدی گەورەمان زۆر بە وردی باسی کردووە زۆر بە وردی شەنوکەوی کردووە جوابی نادەم هاوڕێیان سەر بە چاوگی جوابدان یان بە کوردەکەی جوابدان یان جوابدانەوەی لە نیوەبەیتی یەکەم کە خۆی لە جوابدادنی فارسیەوە لە ڕاستیدا وەرگیراوە و نزیکە لەو بە واتای وەڵامدانەوەیە جواب دادان جواب داد وەڵامی دایەوە ئەوەی بە واتای ڕەتکردنەوە دێت کە نەمر مەسعود محەممەد بە معنای ڕەتکردنەوە لە ڕاستیدا ئەوە لێک دەداتەوە کە بە بڕای من هەڵەیە جوابکردنە نەک جوابدان ئەین کە جوابی کرد یانی ڕەتی کردەوە قسەکەی بەس کە دەڵێ جوابی دانی وەڵامی دایەوە جگە لەمە ئەگەر جوابی نادەم بە واتای ڕەتی ناکەمەوە بێت وەک مامۆستا مەسعود محەممەد پێی وایە چیتر ئەو تەناقوزە بێفێڵە نامێنێت کە پێشتر ئاماژەی پێدا بوو واتە نیوەبەیتی یەکەم هاوشانی نیوەبەیتی دووهەم دەچێتە پێشێ لە هەردووکدا دڵ نەشکاندنی دڵ لە گۆڕێدایە لە یەکەمدا بەوەی قسەکەی ڕەت ناکرێتەوە و لە دووهەمدا بەوەی عەزاب نادرێت بەڵام لە ڕاستیدا تاکەواتای جوابی نادەم وەڵام نەدانەوەیە لەلایەن نالیەوە یعنی بە معنای ڕەتکردنەوە نییە بە معنای وەڵام نەدانەوەی ئەگەر ورد سەرنجی نیوەبەیتی یەکەم بدەین بەڵامێکی نەگوترا و بەڵامێکی شاراوە لە سێبەردا لە دوای سەیری چەمەن خۆشە خۆی مەڵاز داوە کە دیاریکەری واتای ئەو دێڕەیە دڵ دەڵێ سەیری چەمەن خۆشە بەڵام من جوابی نادەم بە قسەی ناکەم وەڵامی خواستەکەی نادەمەوە نەک ئەوەی کە بەڵام ئەمن ڕەتی دەکەمەوە نەیاڵم بچێتە نێو قەفەس دواخاڵی شایانی باس لەسەر ئەم شیکردنەوەی مامۆستا مەسعود محەممەد باسی نیوەبەیتی دووهەمە لێرەشدا دیسان من پێم وایە جۆرێک لە شیکاری ڕێتێنەچووی مامۆستا مەسعود محەممەد هەیە مدەتێکە لە قەفەسدایە عەزابی نادەم مامۆستا مەسعود محەممەد دەفەرمێ دەڵێ
لێرەدا مدەتێکە لە قەفەس دایە عەزابی نادەم، یعنی دایە فعلە، مثلا دایە بێعاری، عەزابی نادەمیش دەستەواژەیەکە کە ئێستاشی دەکەمە ئەو مەبەستی چیە. بەوتەی ئەو بەواتای ملی نایە عەزابی نادەم، عەزابی بێکات و سەعات و دایمی، ئەنی ئەو نادەم بە بێکات و دایمی لێک دەداتەوە. ئەوەی ڕاستی بێت لە ڕوانگەی منەوە و لە زمانی کوردیش کاتێک پێشگیری نا بە ناوی کات یان وەخت یان شوێنەوە بلکێت واتای دژی خۆیان دروست نابێت، واتە ناکات بە واتای بێکات و دائیمی نییە. ناوەخت مانای بێوەخت و هەمیشەی ناگەیەنێت و ناشوێنیش واتای بێشۆن بەدەستەوە نادات. جگە لەمە ئەگەر نادەم بە واتای ناکات و بێکاتیش بێت، خۆی بێکات واتە نەبوونی کات، نەک دائیمی یان هەمیشەیی. بێوەختیش جگە لە واتای بێکاتی بە واتای کات یان وەختی نەگونجا و نەشیاو دێ، میوانی ناوەخت، میوانی بێوەخت، وەخت و بێوەخت. کەواتە بە کورتی بیبڕمەوە، چونکە ئەمە زۆر کەمێک دوور و درێژە شیکردنەوەکەی لە ڕاستیدا ئەستەمە کە ئەو شیکردنەوەی مامۆستا مەسعود محەممەد بۆ شێوەیە لە لانی کەم دە قەنەعەتی منەوە قابلی قبول بێت. نمونە لە شعری ماحیش هەیە کە مەسەلەن دەڵێ محتاجی مەرحەمەتیە چ ناکەس چ کەس بەگەل ئەو تاقە بێ کەسێک کە گرتی خوددا بە کەس، کە لێرەدا ناکەس یعنی مانای نەرێنی هەیە، نەک بۆ معنایی کە مەسەلەن بڵێن نادەم کە مامۆستا مەسعود محەممەد لێکی داوەتەوە. آخر بیت کە لێکی دەدەمەوە محاوەرە دەکەم لە 5 دقەدا تەواوی کەم و کۆڕەکە بە کاتی خۆی تاواکەین. ئەو شعرەیەکە خوێندیشمەوە لە دوودانە بیتە: شەبنم کە نەزم و نەسرە لە ئەوراقی غونچەدا، گۆیا بووە یا بەو شێوەی بخینەوە، گۆیا بووە بەزار و زبان و ددان و پووک، نالی عەجەب بە قووەتی حکمت ئەدا دەکا، معنای زۆر و گەورە بە لەفزی کەم و بچووک. نالی لەم دوو دیێڕە شعرەدا ئاونگی سەرپەڕەی گوڵ و شەونمی سەرپەڕەی گوڵ و جیا دەکاتە شاهدی دەسەڵاتی شاعرانی خۆی. ئەمە من لێتان ناشارمەوە هەوڕێیان، زۆر بەوردی سەرم بە کونوکەلەبەری شعری کلاسیکی فارسیدا کرد، گوتم بزانم تا ئێستا شەونم لە شعری کلاسیکی فارسیدا بەو شێوازە بەکار هاتووە کە نالی بەکاری هێناوە، ئەوەندەی من گەڕابێتم بەکار نهاتبوو بەڕاستی. ینی نالی لێرەدا بە بڕوای من زۆر داهێنانێکی پەتی خۆی و کوردی کردووە بە نسبەت ئەو شەونمە. لەوانەیە خوێنەر لە خۆی بپرسێ باشە نالی بۆچی شەونمی لەم شعرەدا وەکو شاهید هەڵبژاردووە؟ ئەگەر سەیری بەیتەکانی پێشووتری ئەم غەزەلە بکەین کە من خوێنمەوە: ئەی شۆخی بێنیاز و گران ناز و غەمزە سووک، تیری مژەد نیشانەی دڵ کوندەکا بەنووک، دەبینی نالی لە دێڕەکانی پێشتر باسی کانی دەزێن بە ئاو و چای وشکە سۆفی و کلوی بەفرە ئابشار و ئەوانە دەکات کە هەمویان لە ڕەگەزی ئاو و تەڕاین. ئەوە زۆر گرنگە، هەمویان لە ڕەگەزی ئاو و تەڕاین، زۆربەی ئیماژەکان تەڕاییە، ئاوە. وەرزەکەش وەرزی بەهارە، وەسفی بەهار دەکات، جوانی بەهار باز دەکات، شایی بەهارە بولبولە داماد و غونچە بوو، کەواتە کەش و هەوای گشتی شعرەکە، منطقی فەزایی شعرەکە وا لە نالی دەکات لە ئاخری شعرەکەدا شتێک کە بە شاهدی باڵەدەستی خۆی کە لە با بڵین پێشینەی شعرەکەدا باسی کراوە کە ئەوش تەڕایی و ئاوە. کەواتە باسکردن لە شەونم وەکو شاهدی باڵادەستی شاعرانی خۆی لەگەڵ منطقی ئەو شعرە دەگونجێ. یعنی دەتوانین بڵێن جۆرێک لە یەکێتی بابەتی لە شعرەکەدا بەدی دەکرێت، هەرچەند غەزەلی شەو، چونکە لە غەزەل خۆتان شارەزان کە دەتوانین لە هەر بێتێک و لە هەوایەک بخوێنین. کەواتە کەش و هەوای گشتی ئەم شعرە وا دەکات کە نالی بە پێی منطقی ناوەڕۆکی شعرەکە شەونم کاتە شاهد، و جگە لەم لایەنە وێ دەچێت نالی ئەوەی کە شەونم بە شێوەی نەزم کە تەبعەن مەبەستی هۆنراوەیە و نەسر کە تەبعەن مەبەستی پەخشانە لەسەر لاپەڕەکانی غونچە بەدی دەکرێت، دەکاتە هۆکاری ئەو شاهدیە، وەک بڵێ تەنانەت هۆنراوە و پەخشانی سروشتیش سەلمێنەری دەستڕەنگینی ئەون لە بواری خوڵقانی مەعنا و لەفز. کە من بۆ خۆم پێم وایە ئەوە شاهدی ئەوەن کە دەبێت نالی پەخشانیشی بوو بێت، یا کەسانێک هەبوو بن لە دەوروبەری ئەو پەخشانان نووسی بێت بۆ نمونە شاهدیان کردێ بۆ باڵادەستی شعری ئەو. لە ئەزمموی شعری کلاسیکی فارسیدا ئەو شتێک کە باسم کرد،
شەونم بۆ زۆر مەبەست بەکار هاتووە. یەک لەوان بۆ نمونە هێمای خاکەڕاییە. نمونە زۆرە، مەفاهیم زۆرە، بەس من هەڵبژاردووە. بۆ نمونە شاعرێکی زۆر کۆنی فارسە دەڵێ، شێروانی دەڵێ، چون شەبنەم افتاده بودم پیش آفتاب، شەجەریانش بە گۆرانی دەڵێ، چون شەبنەم افتاده بودم پیش آفتاب، عشقم به جان رسید و به یوق بر شدم. واتە لێرەدا شەون و خاکەڕایانە لە خزمەت هەتاو دانیشتووە، بەڵام کە ئەڤین دەگاتە گیان و هەناوی پلەپایی تا لای ئەستێرەکان بەرز دەبێتەوە کە ئاماژەیە بە هەڵمبوونی شەونم. یەک لەو شاعرە کوردانەی شەونم یا ئاوەنگی زۆر بەکارهێناوە و یەکێک لە تێمە زۆر باڵا دەستەکانتی مەحویە. لە زۆربەی شعرەکانی مەحویدا شەونم هێمایە بۆ ئاوەز عەقڵ لە بەرابەر ئەڤین. لە هەر شوێنێک عشق واتە هەتاو هەبێت، عەقڵ واتە شەونم نامێنێت. یا عەقڵ یا عشق، یا هەتاو یا شەونم، کە دەبێت هەمان ململانە مێژوویەکەی نێوان عشق و عەقڵ لە شێعری عارفاندا. بە هاتنی هەتاو شەونم ناچار دەبێت بتوێتەوە. ئەو دوو نمونەی مەحوی سەرنج بدەن هاوڕێیان. تۆ کە دەرکەوتی مەپرسە چی بەسەر دێ جان و دڵ، حاڵەتی شەونم تەماشاکە بە وەختی ڕۆژهەڵات. لە هەر جێیەک هەڵێ خورشیدی عشقی گوڵڕوخان مەحوی ئەگەر عەقڵی ببێ لەو جێگە ئاوەنگی عەقڵ چ بکە. دیارە ناری لەم دوو شعرەیدا شەونمی بە واتایەکی تەواو نوێ و نامۆ و جیاواز بەکارهێناوە. تەنانەت شەونمی لە حاڵەتی هێمایەکی بێجیان، چونکە ئەوانەی کە مەحوی باسی دەکات شەونمە بێجیانەکەیە، بەڵام ناری گیانی پێبەخشیوە. personification، تەشخیص، شخصیەتی پێبەخشیوە بە شەونمەکە. و شەونم دەکات بە شاهید بۆ باڵادەستی شاعرانی خۆی. ئەویش بە چ شاهدێک؟ شاهدێک کە دەتوانێت بەزار و زمان و ددان و پووک لەسەر کەڵە شاعربوونی نالی شاهدی بدات. بە کورتی دەتوانین بڵێن شەونمەکەی نالی لەم شعرەدا لە نێو ئەزمموی شعری کلاسیکی کوردی و فارسیدا ئەوەندەی دیارە من گەڕابێتم زۆر تایبەت و کەموێنەیە ئەگەر نەڵێن تاقانەیە. خاڵی زۆر ورد و تایبەتی شاهدیەکەی ئەم دێڕە شعرانە هەر بە تەنێ لەوەدا نییە کە شەونم شاعربوونی باڵادەستانی نالی پشتڕاست دەکاتەوە، بەڵکو ئەوەیشە کە بە شێوەیەکی ئەو پەڕی جوانی ناسانە گەواهی دەری جوانی شعری نالیە. وەکو ئەوەیە تۆ بۆ شتێکی زۆر جوان شاهدێکی زۆر زانا بێنی، خۆلەوانەیە بۆ شتی جوان هەموو جۆرە شاهدێکی پلە نەزمیش ئامادە بە شاهدی بۆ بدا، بەڵام بۆ شتی زۆر پڕبایی دەبێت شاهدێکیش بێنی کە بۆ خۆشی قورس و قایم بێت. نالی کارێکی کردو تۆ بڵێ سحرێکی نواندووە لانێکم لە ڕوانگەی منەوە کە ئاستی وشیاری و زانایی شەونمی واتە شاهدی شعرەکانی هێناوەتە ئاستی باڵابەرزی و پێگە بڵندی خودی شعرەکانی. نالی ناڕاستەوە خۆ پێمان دەڵێ ناکرێت و ناشێت کەسی ئاوەز نزم و هزر نەزۆک شاهدی بۆ شعری ئاست بەرز و ناوەڕە قوڵ بدات. ئەمە پەیامێکی ناڕاستەوە خۆی شعرەکەیە. من لەو ڕۆژاندا کتێبێکم دەخێندەوە، هزراندنی هونەر، هاوڕێیەکمان مامۆستا نەبەس سەمەد تەرجەمەی کردێتەوە، باسی شیکردنەوەی کارەکانی دانتێ دەکات. دەڵێ کاتێکە ئینسان بێت بەرهەمەکانی دانتێ شی بکاتەوە، حتمما دەبێت ئاسی هزری خۆی بەرز کاتەوە لانیکەم تا نزیک هزری دانتێ بۆی کە بتوانێت تی بگات یەکەم جار و دووهەم جاری شی بکاتەوە. ئەینی ئەو قسەیە ئێمە لەم شعرەدا دەبینی نالی کردوێتی. یعنی نالی شەونمی گەیاندۆتە ئاستێکی بەرز بۆی کە نەڵێ من شاهدێکی پلە نزمم بۆ شعرەکانی خۆم دەستە بەر کردووە. جگە لەمە ئەو شاهدە زانا و وریایە تەنها بە شێوەیەکی قسەکردنی گشتی و ئاسایی نایەتە گەواهیدان کە بڵێ ئەشەومی لا کاکە نالی شاعرە خاسە، کە ئەو کات گەواهیدانەکە زۆر کەم قیمەت و هەڕەمەکی دەبێت، بەڵکو بە هەموو ئەندامە گرنگەکانی شاهدیدانی پەیف ئاسا کە بریتی بن لە زار و زمان و ددان و پووک دەکەوێتە گۆ و ئەو شاهدیە گرنگ و گەورەیە دەدات. یعنی نالی ئەو ئەندامانەی بەڕاستی تەنها بۆ نهێناوەتەوە کە بۆ شای شعرەکەی پێپڕکاتەوە دوای قافیەکشی بۆ سازکە. جۆرێکە لە ئیغراق، لە زێدەڕەوی، لە زێدە وەسفی شاعرانە بۆی کە بە خوێنەرەکەی بڵێکە ئەو شاهدە شاهدەکە بە تەواوی وجودی خۆیەوە ئامادەیە ئەو شاهدیە بدا و بە وردبینیشەوە و بە تایبەت بەو بەشانەی کە پەیوەندیان بە شاهدیدانە کە بریتی بێ لە زار و زمان و ددان و پووک. وەک باسم کرد گۆیابوون، چۆکتم دەتوانین گۆیا بە دوو جۆر بخەینەوە. کەوتنە گۆی شەونم بۆ شاهدی ئەو تۆ دوو واتا دەگەیەنێت. یەکەم گۆیا وەکو ئاوەڵناو بە واتای
خاوەن توانستی قسەبێژی و نوتقدان لە زمانی کوردیدا زانامان هەیە، توانامان هەیە، ژنەوەمان هەیە، دەتوانین بڵێن گۆیاشمان هەیە، کەسێک کە باش گۆ دەکا. واتای دوو هەم بە واتای بەڕواڵەتە، چونکە لە فارسیدا گویا یا گویا بە معنای بەڕواڵەتیش دێت یا وا دیارە وەک بڵێ شەونم بە زار و زمان و ددان و پوک دێتە گەواهیدا. دێڕی دواتر بەکردەوە دەیسەلمێنێت شاهدی شەونم شاهدەیەکی پڕواتا و قوڵە، ناڵی عەجەب بە قووەتی حکمت ئەدا دەکا معنای زۆر و گەورە بە لەفزی کەم و بچوو. چونکی پێمان دەڵێت نالی ئەو شاعرەیە کە بە شێوەیەکی سەرسوڕهێن لە سۆنگەی هێزی زانایی خۆی واتای فراوان و مەزن بە پێیوی کەم و کورد دەردەبڕێت. لەم دیێڕەدا سێ دەستەواژەی باڵکێشن، سێ دەستەوازە باڵکێشن: قووەتی حکمت، معنای زۆر و گەورە، لەفزی کەم و بچووک. ئەوەی وا لە وێژەوان و هۆنەبێژێکی لە چەشنی نالی دەکات کە بە پوختی مانای مەزن لە دووتۆی دەقی خۆیدا بگونجێنێت توانستی زانایی ئەوە. هەڵبەت خوێنەرەوەی کورد شایستەیە بزانێت ئیتر لێرەدا ئەو شتەیە کە من بەکردەوە پێتامسەلمێنم لایەنگری نالی ناکەم بە معنایەکە ئەو کورد بۆ خۆشم کردم. نالی ئەم تعبیری معنای زۆر و گەورە بە لەفزی کەم و بچووکەی دەقا و دەق لە شعرێکی حافظ وەرگرتووە، کۆپی پێیستێکی زۆر محتەڕەمانەی کردووە، بەڵام دواتر باسی دەکەن کە چی لێ کردووە، ئایا کۆپی پێیستەکەی کۆپی پێیستێکی مەسەلەن وەکو زۆر بمان کە مامۆستای زانکۆین هەڵی دەگرین و بێ دەستکاری نا. حافظ شیرازی دەڵێت بیا بە هاڵی ئەهل دارد بشنو بلفظ عندك معنية بسيار. لفظي عندك لفظي كم معنية بسيار معناي زور. طبعا نالي سطع صد اقاداري او بو چونکە نالی حافظی زۆر بەوردی زانایانی خوێندووە. بەڵام بالێرە قسەیەکیش بۆ دەست بکەین. بەڵام ئەو شتەی شعری نالی لە شعری حافظ جیا کردوێتەوە مەبەستی معنای زۆر و گەورە بە لەفزی کەم و بچووکەکەیە. لای حافظ ئەهلی دەرد یان هەمان ئاشقان دەیانەوێت باسی حاڵی خۆیان بکەن و ئەو باسە بە لەفزی کەم و واتای زۆر دەکەن. بەڵام نالی لە شعری خۆیدا شەونم دەهێنێتە دوان و دەیکاتە شاهدی ئەوەی بڵێت نالی ئەو شاعرەیە کە بە توانستی فرەزانی خۆی معنای زۆر و گەورە بە لەفزی کەم و بچووک ئەدا دەکات. کەواتەوە جیاوازەیەکی گەورەیە، ینی کۆپی پێیستەکە کۆپی پێیستێکی بە معنای ڕاستەقینە داهێنەرانەیە. بەڵێ تمشاکە بڵێ بیاوە حاڵی ئەهلی دارد بشنو بە لەفزی عندك و معنیە بسیار. حافظ بە شێوەیەکی زۆر سادە دەڵێ ئەهلی دەرد با بڵێن ئاشقان حاڵی خۆیان بە شێوێک باس دەکەن بە لەفزی کەم و معنای زۆر. دەستەواژەی لەفزی کەم و لەفزی عندك و معنای بسیار نالی وەریگرتووە، بەڵام کە وەریگرتووە خستێتە نێو زەمینە و بەستێنی ئەو شعرەی خۆی و دەیخاتە سەر زمانی شەونمەکە و شەونمەکە خەریکە لە زمان خۆیەوە باز لە قووەتی شعری نالی دەکات. یعنی قسەکە قسەیەکی گشتی نییە. ئەوە هیچ کە گوتم زەمینەشی بۆ داڕشتووە، ئەو هیچ کە گوتم حتا پێشینەی شعرەکە باسی تەڕایی و ئاو و بەهار و ئابشار و ئەوانە دەکات. یعنی نالی وەکو دەستەواژە بەڕاستی دەستەواژەکەی وەرگرتووە، بەڵام کۆنتێکستێکی تایبەتی خۆی بۆ شعرەکە دروست کردووە، معنایەکی تایبەتی خۆی بە لەفزی عندك و معنا بسیارەکە بەخشیوە. بۆیە من لێرەدا دەڵێم نالی ئەمەی وەرگرتووە، بەڵام وەرگرتنەکەی وەرگرتنێکی داهێنەرانەیە. حکمت یا ئەوەی کە پێم وایە بە ئینگلیزی پێی دەڵێن ویزدم لە واتای گشتی خۆیدا زانایی و فرەزانیە. هەرچەند پێم وایە حەکیم بێزگەلەوەی کە زانایە یعنی کەسێک کە حکمی باشش دەکات یا عیلازی باش دەکات. بەڵام ئەو شتەی بەڕای من قووەتی حکمەتی نالی لەم شعرەدا تایبەتمەند دەکات بەستنەوەی واتای حکمەتە بەدەستەواژەکانی معنای زۆر و گەورە بە لەفزی کەم و بچووک. لەم شعرەدا نالی دەخوازێت پێمان بڵێت حەکیم ئەو کەسەیە بتوانێت بە کەمترین و بچووکترین پەیو زیاترین و مەزنترین مانا دەرببڕێت. کەەوە ئەسلام و زۆرم قسەکە دیارە هیچ حەکیم نیم. لە جێرانەوەکاندا هاتووە جارێک لە زانایەک دەپرسن چۆن حکمەتت بەدەستهێنا، لە وەڵامدا دەڵێت لە سایەسەری کەم خواردن و کەم خەوتن و کەم گوتن و کەڵەکە نەکردنی هەموو ئەو شتانەی خێوی سروشت بە منی بەخشیوە. نالی لەم شعرەدا و بە شاهدی لە دڵەوەی شەونمی ڕێک شعر و ناڕێک پەخشان نیشتەی نێوپەڕەی گوڵان بم واتایە
بەڕاستی حەکیمە ئەو فرەزانەی کەم دەبێژێت و فرە دەگەێنێت پێم وایە زۆر سەرمەشان داوای لە برد نەکەم